بەڵێ یعنی خۆی ژمارەی ئێمە کە حسابمان کردووە بڵێن وەکو گوتم ینی چەند وێزگەی دەنگدان و بنکەی دەنگدامان هەیە لە عێراقە لەگەڵ ئەوەشە نزبەیەکی احتیاطمان وەرگرتووە بۆیە ئەو عەقدەی کە کردومەنە تقریبا ژمارەی 59700 جیهازە چکە ئێمە ینی ئەوە نە وێزگەمانیە بەس ئێمە پێویستیمان پێیتی نزبەیەکی احتیاطمان هەیە بۆ ڕاهێنان و بۆ تەدریب پێویستیمان پێیتی بۆیە یعنی ئەو عەقدەی کراوە تقریبا بڵێن 59800 سندوقی ئەوە ئەهێنرێت. ئەوەی کە ئەژمارکردنی جاکردنەوەی دەنگەکان بە شێوەی ئەلکترۆنی ئەکرێت و ئیتر کارمەندەکان ژمارەی دەنگ جا ناکەنەوە دەنگانەکان خۆی سنووقەکە بە شێوەی ئەلکترۆنی جیاکاتەوە هەر لە دوای تەواوبوونی هەڵبژاردنەکە بە چرکەیەک ئەنجامەکان جیاکاتەوە و لە ڕێگەی و ئامێرەوە بەسراوەتەوە بە مانگی دەستکردەوە لە ڕێگەی سەتەلایتەوە ئەڕوا بۆ سێڤەری مرکزی و لە ماوەی سەعاتێکە هەموو ئەنجامی هەڵبژاردنەکان دەرەکەوێت. جاران مانگیشی پێچوو لەمە دووە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو ڕاستەوخۆ بە چرکەیەک ئەنجامی هەڵبژاردنەکان لە وێزگەکان دەرەکەوێت.